هاتنی نوێنەرانی کەمپی مەخموور بۆ لای حیزبی زەحمەتکێشانی کوردستان هاودۆستی و هاوخەمی خۆیانە لەگەڵ ئێمە ئەیانەوێ دوای ئەوەی کە ئەوان هاتن باسی ئەو ژیان و گوزەران و ئەو تەوقەیان کرد کە لە سەریان دروست بووە لەلایەن نازام حکوومەتەوانێ داوای ئەوەیان لە ئێمە کرد کە ئێمە بتوانین لەگەڵ حیزبەکانی کە هاودەنگ و کۆدەنگ بین و چارەسەری ئەو گرفتیان بکرێت و دەنگیان بکێرێ بە نوێنەرانی سەرجە وڵاتان و دەنگیان بگاتە سەرۆکی هەرێم و شوێنەکانی کەوتە چارەسەری ئەو تەوقە ئابوووریە بکرێ. ئەتوانین کەمتا زۆری هاوکاریان بکەین و هەر لە دروستکردنی کەمپین و هەر لەوەی کە سەردانیان بکەین و لەگەڵ حیزبەکانی کەی ناو هەرێمی کوردستان کۆدەنگێک دروستکەین و بزانین ئەگاتە چی ئاستێک چکە ئەبێتۆ لەگەڵ سەر و خۆت کە ئەکاتە دەسەڵات لەگەڵ دەسەڵاتە وتوێش بکەیت دوجار لەگەڵ کەمپەکە وتوێش بکەیتەوانێ و بزانی ئایا داواکارەکانی کەمپ چییە بۆ دەسەڵاتدارانی هەرێم کە ئەکاتە حکوومەتەوانە و بزانین حکوومەت بۆچی ئەم گەمارۆیدانە ئەو کاتە ئێمە توانین بڕێ لەسەرەوە بین ئایا ئەتوانین کارێکیان بۆ بکەین ئەتوانین دەنگیان بگەێنین.